بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت. لەسەر دوانگەی خەڵکی ئەمشەو بابەتەکەمان دیارە لەسەرەوەیە کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکات. نزیک بە 45 ڕۆژ بەسەر موچەی مانگی سێی ئەم ساڵدا تێدەپەڕێت. بەداخەوە دێ بڵێن مانگی سێەوە تا عێراق ئێستا خەریکی ئامادەکاریە بۆ ئەوەی کە موچەی مانگی نۆ دابەش بکە، بەڵام لای ئێمە ئێستا موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایان بەگشتی موچەخۆران دەبێت چاوەڕێی موچەی مانگی سێ بکەن بە 120 لێبڕینیشەوە و کاتە گردابەش بکرێت 45 ڕۆژ تێپەڕیەوە 121 لێ دەپڕێ. هەندێک باوەڕیان وایە ئەمە دەکاتەوە پاشەکەوتەکەی جاران کە دیارە تەوەری ئەم شۆمان لەسەرەوەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکات. ئایا هۆکارەکەی ئەوەیە کە وەک خۆیان هەموو جارێک کورتێنان هەیە یا بوجە ئەوەندە بەش دەکات یانەما پاسا و ئەنقەست و بەعەمدەن دەیانەوێ خەڵک برسیکەن و لە مەشغوڵیان کەن بەوەی کە بە تەنها پێدانی موچەوە قەنەعات بکەن. بۆیە چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنی ئێوە دەکەین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکیش لە پەیجی پەیامەوە دەتوان کۆمنتەکانی خۆتان بنووسن. دیارە لە فەیسبووک هاوکار جەزان و سیوێتی ئەگەر بەغدا ناردی دابەشی یەکەن خۆیان ئیفلاسیان کردووە لە تاو بەندیواردا. کامران ئازاد دەڵێ حزب دەسەڵاتی تەواوی هەیە بەسەر حکوومەتدا، شکر حیزبەکانی هەمووی خەریکی دزی و خۆسەپاندنن شەخسین. لە سلێمانیەوە پەیوەندیەکمان هەیە کاکسیروان لە سلێمانی. کاکسیروان سڵاوی خوا لێبێت. دەمەوێت ڕای جەنابەت لەسەرەوە بزانم بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکات. سڵاوی خوای گەورە لە جەنابەت و لە بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پەیام. مامۆستا گیان، من پێشمەرگەم ئەوە 30 ساڵە پێشمەرگەم لەم کوردستانە لە ساڵی 1970 چوومەتە دەرەوە تا ئیسە بەبێ دابڕان. بەڕاستی شەرمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئیسە دەستپا نەکاتەوە لە حکوومەتی عێراقی. ئێمە وەکو پێشمەرگەی کوردستان ئامادەین، من وەکو شەخسی خۆم ئامادەم بە لێبڕینەوە لە فاسل و لە فاپەنجاشمان پێ بدرێ هەر قبوڵمانە، بەڵام نەچینە زێر باری حکوومەتی عێراقیەوە. چونکە حکوومەتی عێراقی جێی متمانە نییە. چەند ساڵە ئێمە لەگەڵ یانین بڕۆ وەرە و لوزمە پێگەێن و ئەڕۆن و دێن و هیچیان بەهیچ نەکردووە. لەلای شۆ ئێمە ڕفراندۆم کرا بە سەرۆکایەتی جەنابی سەرۆک بارزانی، ئەوەشیان پێ قوبوڵ نەبوو. جا بۆیە من داواکارم لە ڕێزدار مەسرور بارزانی کە ئیسە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕۆژەکە لە کاتی خۆیان ڕۆژێ دیاریکە ئەم بەهانەی بەغا و ئەم لوزمە و لوزمەکاری ئەڕاتویە ئەمە ئەوەنەی تر خەفەتباریەکە هەرێمی کوردستان و فەرمانبەرانی هەرێم. بۆیە داواکارم لە سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی ئەم پەیامەی من تەمەنم 12 ساڵ بووە بووم بە پێشمەرگەی کوردستانەدا ئەم دەقە پێشمەرگەم. داوایەکم لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەیە داوایەکی برایانە، داوایەکی خۆشەویستانە بۆ چونکە کەسێکی زۆر زۆر بەڕێزە کاک مەسرور بتوانێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بە لە فاپەنجامان لێ ببڕێ و نەچینۆ سەر بەغا. ئەڵای خۆ ئێستا کاکسیروان 150 خەریکە دەبڕێت چونکە بە 45 ڕۆژ 121 نەدا بە 6 ڕۆژەکە دەکاتەوە 150 بەس بەداخەوە بەگوێ و هەموو میلەتە و بەدوێ هەموو خەڵکەش ناکا بۆ هیوایی کە ئینشاڵڵا بەگوێ جەنابەت بکا کاکسیروان بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ئینشاڵڵا بەگوێ جەنابەت بکا هیچ نەبێ 150 بێ لە 30 ڕۆژ جارێکا بیدا ئەگەرچی ئێستا بە 121 لە فاپەنجاکەشمان باسێ لە کاتی خۆیان حکوومەتداری ئێمە داوامان نەبوو وتمان جەنابی کاک مەسرور بارزانی کە هاتۆتە سەر حکوم سێ موچە بەسەر یەکۆیە دوو موچە بەسەر یەکۆیە، بەڵام پێچەوانەکەیەتی ڕوونکردنەوەیەکیشی نییە. یعنی وەزیری دارایی جێی متمانە نییە، سەرۆکی حکوومەت نایەتە سەر تەلەڤیزیۆن دوو قسە بکات، جەنابتان بڕۆن گفتوگویەکی لە گەڵا بکەن وەکو تەلەڤیزیۆنی پەیام. ڕای کاکسیروان بەداخەوە ڕەنگە سەرۆکی حکوومەت دوو چاوی هەبێ ئێمە نەبینێ لەبەرەوەی لە چاوپێکەوتنە ڕۆژنامەوانیەکان لەگەڵ میدیاکان ئێمەش بێبەش دەکات. زۆر جار لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیش ئێمە بێبەش دەکانەکەوەی کە دەرگای کراوە بێ بۆ ئێمە وەکو کەناڵی پەیام، چونکە بە درێژایی کار و چالاکیەکانی هەمیشە بربەستێک بوون بۆی کە بۆیان بکرێت لە سنوورەکەشیان ڕەنگە نێڵن کەناڵی پەیام ڕووماڵ بکات، نەگەوەی کە وەڵامی ئەومان بداتەوە بۆچی موچە دابەش ناکات لە 30 ڕۆژ جارێک یاخودەوەی کە داوای لێ بکەن 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکات. سپاس بۆ پەیوەندیەکەت کاکسیروان. لە کفریەوە کاک شاسوارم لەگەڵ کاک شاسوار سڵاوی خوا لێبێت. ڕای جەنابەت لەسەرەوەی کە بۆچی حکوومەتی هەرێم موچە دابەش ناکات. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. ماجد برای خۆم سەرچاوم بەڕێزی گیانی قوربانی یەک پرسیار بکەم من دەبارەی بووچە. فەرموو. ئێمە وەکو سیاسی نورە سەرمان تێکی لە خەستم
بەڵێ ئێمە وەکو زانسیاسی گەرمە خۆشدانە بکەین حکومەتەوە بۆ شێدینەوە حکومەتە بۆشێتەوە حکومەت ئەم حکومەتەوە بۆشێتەوە حکومەتەوە نەگەرەکە حکومەت کاکە خەڵکە زانی بووەکە خەڵک کۆلیژێتە حزبێتانیە هەرکی هەنەسیە واسی لە خەڵکەکە حزبەکان واسی لە خەڵکەکەن ئەم ئەتێ خەڵک یەرمی کوردستان دێلایەن هەرادا پەرلەمانەکەتەوە خەڵک بۆ بەشتەق تێڵدا فەلاقەی بکاتەوە چاوی بشکێنیە تلقاك ما حكومتك ما قرقت صار خربوشت والحكومة البوشت وحكومتك تعذبت صار حكم هذا برلمان 6 مليون زيادة النبي عجبه والزيران 3 مليون زيادة النبي عدل صار برلمان 5 مليون 10 مليون سنة نبي أما ما ناموس أنا واجه كذا بس شاو وين كردوها حزبك شيء دفاعي أنا خلت كردوها تايفان حزبك شيء دفاعي أنا خلت كردوها كل حزبك بويا كردونين بۆ خەڵک یەکدونیە بۆ ئەم خەڵکە کۆی لەجێ حزبە بۆ خەڵک کۆی لەجێ دەست پارەیە بۆ خەڵک کۆی لەجێ دەست دنیاە دنیا سەریان بخوا کاک شاسوار دەمەوێت پرسیارێکت لێ بکەم ڕات چییە لەسەرەوەی کە ئێستا پێش تۆ کاکسیروان لە سلێمانی ڕایوا بۆ گەر 150 موچەش ببڕن بەس بە مەرجێ 30 ڕۆژارێک موچە دابش بکەن هێشتا هەر قەنەعەتیان ینی ئەوەیان دەوێت پێی ڕازین یا ڕەبی خوایە گیان بە خاتی گەوری خۆت وازەمەتیت خۆت یەک دیارەدا حکومەت تا دی ساعتێک دیان نەدا مامۆستا دکتۆر خەڵکیان کوشت دکتۆر بێ داعش بۆ گیان خەڵک بۆ 10 ملیۆن دۆڵار ملیۆن ئەمەریاتەکە کاکە خەڵخانی فرۆشت خەڵک سواڵی کرد بۆ دکتۆری بێئەخلاق نا کاک شاسوار نا کاک شاسوار چکە دەبێت جیاوازی بکرێ لە دکتۆر دنیایەک دکتۆری باش و دڵسۆزیشمانەیە نابێت بۆ شوازە ڕەفتار بکەی لەگەڵیانە نانا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شاسوار لە کفریەوە ئێمە هیچ کاتێک لەگەڵ تەشیر و سوکایەتی بە هیچی نوتوێژەکانین چا پزیشک بێت بە دڵنیایەوە ئێمە دنیایەک پزیشکی دڵسۆز و کارامە و باشمان هەیە و بە هەمان شێواز پەرلەمانتاری باشمانەیە گەرچی لە هەموو توێژێک ئینسانایەکی خراپ هەن سپاس بۆ پەیوەندیەکەی کاک شاسوار لە سەیسایەقەوە کە عومەرم لەگەڵ کاک عومەر سڵاوی خوا لێبێت بزانم ڕای جەنابت لەسەر دوانگەی خەڵک چییە بۆچی حکوومەت هێرێمی کوردستان موچە دابەش ناکات قوربان سڵاو سەر چاوەکانم باش قوربانیان زۆر سپاس کامەر وڵای قوربانیان لەبەر خوێڕیە تکایە تەشیر و سوکایەتی مەکەن کاک عومەر چونکە کردن نییە قوربانیان ئەگەرەکە حکومەتێک بچاتی هەموو لێ رازیە بەڵام ئەگە حکومەتێکی ناڕازی بێ خەڵک نای پێڵێ ئێستا تۆ باوەڕت وایە کاک عومەر پارەی نییە دابەشیکە یاخود هەر ئەنی پارە نییە دابشکە عەمدەن وا دەکات باشە پەرلەمانتارێکمانێ پەرلەمانێکمانێ پەرلەمان بەڵێ باسی فەقیر و هەژارەکەی ئەوە نابێ باسیەوە بەس کە باسی جی و ئەملالا جەنگەڵێکی پێی خۆشە باشە اینجا من لەڕێم کەناڵی شوانەوە بە کێسان حەمەد ئەنام پەرلەمانی گۆڕان بای چاودێری مەهدی ئاگاداری بکەمەوە تا دوو حەفتەی تر ئەگەر موچەی چاودێری نەنێرە ئەوەی دیۆژنانە من دەعوا لەسەر دەدەم لە سیسایەخۆ تێناگەم کاک عومەر ببوورە کێسان محەممەد باشە ئەندام پەرلەمانی گۆڕان لە کاروباری چاودێری کۆمەڵایەتی کوێستان محەممەد ئێستا وەزیری کاروباری کۆمەڵایەتیە فەرموو لەڕێم کەناڵە پیاڵم تا دوو حەفتەی تر ئەگەر موچەی دیۆژنان نێرێ مانگی 300,000 من دەعوا لەسەر دەدەم ئەو مافی خۆتە مافێکی یاسایانی خۆتە لەوەی کە سکاڵا لەسەر حکوومەت هێرێمی کوردستان یا هەر وەزیرێک کە باوەڕت وا بێ سێرکە کاک عومەر مافی یاسایی خۆتە ئەگەر هەر وەزیرێک فەرمانگەیەکی حکومی بەرپرسێکی حکومی کە دەزانی مافی شخصیتی پێشێل کردووە مافی خۆتە سکاڵای یاسایی لەسەر تۆمار بکەیت ئاخر دەدەین شوێنە قوربانگیان جان ئەوتی 2009 بوو لێناسی وتی کاکە گیان من لە ماوەی 3 مانگان موچەی 5,000 دیۆژن دابی نەکەین وایە ئەمە شادم اینجا درۆی کرد ئەو درۆی لەگەڵ هەموو خەڵکا کردووە زۆر باشە بۆی وایە کە گوێی لێ بێ بەدەم داواکاریەکانتانەوە بێت چونکە باوەڕم وایە دابەشکردنی سیرکە کاک عومەر دابشکردنی موچە تەنها لە دەستی خودی وەزیرەکانیە لەوەی کە پەیوەست بێ بە موچەکەی جەنابتەوە بۆ نمونە گەر موچەی بێ وەرژنانە بێ یا کەمەندان بێ پەیوەست بێ بە خودی کوێستان خان وەزیری کاروباری کۆمەڵایەتیەوە زۆر جار پێوەستە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی داراییەوە کۆمەڵی یەکگرتووتکان یەکەم بچین بەدای موچەی چاودێری کۆمەڵایەتی بگان هۆکاری چییە وەستاوەیان بڕا ئەو داواکاریانێ دەستخۆشی بەرنامەزەودیەکە زۆر سپاس کاک عومەر لە سیسایەقەوە سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە ژاراوە میوانی هەمشێن کاک حەمەڕەشید کاک حەمەڕەشید سڵاوی خوا لێبێت فەرموو بزانم ڕای جەنابت لەسەر بابەتی ئەم شەومان چییە بۆچی حکوومەت هێرێمی کوردستان موچە دابەش ناکات
سەوتمەیە بەڵە فەرموو کا حەمە ڕەشید کاکی بەڕێزم من باوەڕم بە قەیرانی دارایی نییە هەر لە بیدایەتەوە قەیرانی من بنادەی سیاسی هەبووە لە شەستەکانەوە تا ئێستا بەڵام لەبەرەوەی خاکەی وڵاتێکی بە پیت و بەرەکەتن هەیە سەروەت زۆرە باوەڕم بە قەیرانی دارایی نییە کە موچەدا بەش ناکرێ بەڵام ئەو خزمانە سیاسەتی زلهێزەکانیان ڕەچاو کردووە ئەمە سیستەمی سەرمایەداریە با خەڵک چاک بزانی ئێستا ئەمریکاوە هاتووە لە سووریاوە سەر پێوە دەنێ خەریکە قوڕێکی شن دەگریتەوە بۆ میلەتی کورد ئەوە زلهێزەکان خەریکی ململانێن کاکە وەزعەکە زۆر لەوەی گەورەترە بەڵام ئەو برادەرەی تاوێتی باسی کرد 150 لێ بڕازین لەبەرچی خۆمەجیا دەبووینەوە لە عێراق چارە نووسن لەگەڵ عێراقە ئێستاش هەمویان چاوەڕێی لای ئەوەکەن کازمی لایەکیان لێ بکاتەوە یاخۆت 50 میلیۆن دینار بخاتە سەرەوە پارەی کە لە عێراقەوە بۆیان دەنێرە بەڵام کا حەمڕەشید دەمەوێتەوە بپرسم کە باوەڕت بە قەیرانی دارایی نیە ئەوە نیە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئەوەی کە موچە دابەشەکەین 121کیشی لێ بڕین ئەو داهاتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی بە پێ و داهاتەیە ئەمە موچە دابەشەکەین واتە لەمە زیاتر پارەیان نییە کورتێنانیان هەیە آخر دەستی پاچی لەسەر نییە کاکە دەستی ناشتەوە سندوقی حکوومەت ئەم سەروەتەی کە دەست دەکەوی بەش دەکرێ بێربێدا دەدرێت تێگەیتی زۆر باش دەزانن لە سەرۆکی حکوومەتەوە هەتا وەزیرەکان چاک دەزانن هەمومان دەزانین وەزعی کوردستان چی لێ بەسەرهاتوە هەر کەس بۆ خۆی دەیپچڕێ بە تایبەتی ئەم حیزبانەی دەسەڵات کاکە زەلامیان تێدا ڕازی نییە بەکەنی زۆری دەوێت دەوێت هاوتای حکوومەت بێ بەقەدەر حکوومەتی هەبێ تێگەیشتی ئاسمان باوەڕم بە قەیرانی دارایی نییە بەڵام وەزعەکە وەکو پێت دەڵێم ئەمە بۆ لەبەر ململانەی دەسەڵاتی کوردی لەگەڵ بەغدا بۆ ئەمان لێ دەکەن خۆمە چارە نووسمان لەگەڵ عێراقا کە عێراق نانی نەما بینخوا خوای کرد هیچ گیان نەما با ئەمەش نەمان بێنی ئەوەیە سەفۆیان لەسەر پۆستەکانی بەغدا و عێراق شەڕەکان ڕازی بین بە هەموو شتێک تێگەیشتی کاتی خۆی ڕازی بووین بە نانە وشکی شۆڕش دەکرا هەمویان دەزانن ئەوەی تەمەندارن ئەمە قەناعەتمان پێی هەبوو بەڵام ئێستا بەرامبەرەکەمان ئەو هەموو سەروەتیانەیە بۆ خەڵکی فەقیر باشە تێدا لەبەرچی من داوا لە دەسەڵات دەکەم بۆ بەو شێوەیە نابەرامبەری بۆ ئاواتیا بخوازین ئەم خەڵکە قوڕ بەسەرە پەنا بۆ عێراق بەری بڵێوە دەچمەوە ئەخ سبەینێ دەسەڵاتێکی خراپ بێتە عێراق خەڵک محاولە دەکا جاشایەتی دەستکەوی ڕێزم بۆ بینسەران و بینەران وا لەو میلەتەی دەکەن کەممان عەزاب دیوە ماڵی خەڵکی کەم خەراکراوە کەم ئیعدام کراون کەم شەهید بوون کەم ئەنفال کراوە کەم کیمیاباران بەڵام کاک حەمەڕەشید دەمێ ڕای جەنابت لەسەرەوە بزانم خۆشی لێ دەکەم باوە دوای نەکەوە کاک حەمەڕەشید زۆر بە کورتی پێم بڵێ خۆ خەڵکیش بەوە ڕازین ئەوە نیە هەمووی بێدەنگە زۆر جارە گەرسەری مانگێک موچە دوا بکەوێ بگاتە 6 ڕۆژ و دوا بکەوێ هەمووی توێژێک 2 ڕۆژ هەفتەیەک دێن بایکۆ دەکەن 121 بە لێبڕینەوە کە موچە وەردەگرن هەمووی بێدەنگ دەبێتەوە دنیا دەبێتە شامی شەریف ئابا جوابت دەمەوە بەڵام لە دڵت گران نەبێ من حیزبەکەی خۆشم مەعارەزەیە تاوان لە مەعارەزەیە ناتوانی بەرەیەکی تۆکمە دروستکەن ئەو خەڵکە دەبێت بەدیل هەبێ دەبێت چاکە بێ پێشیان کەوی ڕێزم بە سەرک حیزبێکی دێگوڵ رازین بە نیوە تێگەیشتی بەڵام با لە پەنای دەسەڵات خۆی مات نەکرد بە تەسەی داوە ماندوو بووە ڕێزی لێ دەگرم ئەویش هات باە لەگەڵ مەعارەزە بیان گوت با خۆ بۆ تەنێ کوردستانی ئەو حیزبەی نییە یا ئەو سێ حیزبەی نییە بۆ لەو میلەتەی دەکەن سەروەتی ئەو میلەتەیە هەر کاتێکی لە عێراقی ژیا بووینەوە قەناعەتمان بە حیزەی کوردستان هەیە بەدەستی پاکەوە بەڵام بەداخەوە چی لێ دەکەی ئەوە وەزعەکە ئاوای لێ هاتووە دەنا میلەت کاکە ڕێزم بۆ میلەتەکەی میلەت مەڵە نابێ شوانیە بێ نابێ خەڵکێکی لە پێشەوە بێ شاسوارێک دێوە کوچوژنی وایە پێش خەڵکەکەی دەکەوی بە وەری دەگەڕێنێ بە هەرچیەیە کاکە بەرەیەکی دروستکەن چێ دەزانن خەتمایی لە دەست نیشانیکەن زۆر باشە کاک حەمەڕەشید دەرفەتی زۆرم پێدای زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە ژێراوەوە دەچمە ناحیەی سیروان کاک فریادم لەگەڵە کاک فریا سڵاوی خوا لێ بێت ڕای جەنابەت لەسەر دوانگەی خەڵکی ئەم شەو چی هەیە لەوەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکات سڵام خوای تاوانە بۆ ڕگا تاوەش بۆ من حەز کەر و بە زۆر
زوانی هەورامی قسەیکە ڕوج بێ مدێر جارن راپۆرتەکەشەمە ڕێکراوی یونسکۆی ماچۆ زوان و هەورامی بەرەو فۆتیای ملۆ من پەنەم وەش بێ ئیوێ لەگا زیاتر جواب و یونسکۆی دەوە بە زوانی هەورامی قسە کاتنی کرد و ڕاوی وێم زۆر باشە کاک فریات زۆر باشە من بە سۆرانی تۆ بە هەورانی لەبەرەوەی بینەران هیچ نەبێت لە یەکێکمان تێ بگەن بە زۆرینە یاخۆ کۆی گشتی بەڵام بە هەورامی مەگەرتەنها بەڕێز هێمنەورامی جێگیری سەرۆکی پەرلەمانی گوێت لێ بگرێت و لێت تێبگا ئەگەر بە گوێت بکە ئاویژەگینا بەخوا و پەیامەی کەمە بۆ سەرۆکاتی بە تایبەتی ئەنجومەنی وەزیرانمانە و بە سۆرانی لێمان تێناگەن و لێمان وەرناگرین ئێستا بە هەورامی بەڵام فەرموو بە هەورامی پەیامەکەت و ڕای خۆت بزانن بەسەر دوانگەی خەڵکی ئەم شەو چییە قوربانگیان من گەرەکما زیاتر پەروانەی قسەی کرد و ئینێ بەداخۆ حکومەتداری شاکە کورسیەکە وێ شاکرد پێی مادەی شاکرد نەپەی نیشتیمانەی شاکرد نەپەی میلەتی شاکرد بۆ تێمە پاسەمان سەراما قوربانگیان ئینە بە کورت مختصری هەتایە ئی ئەقەڵیەتە خێڵەکیە هەوڵێتە خێڵەکە وێ شادۆنە و هەوڵێ پێی مادەی دۆنە و هەوڵێ پێ کورسیەکە وێ شاد و ئینە حاڵمانە قوربانگیان هەر کاتێ لا شاکردۆ لا میلەتی و لا شاکردۆ لا وڵاتەکەی شاوێ وڵاتما وڵاتە کەشتۆکات سەرمە هیچ کێشەمە مەبوو ئینە بە کورتی مختصری قوربانگیان باشە کاک فریات زۆر بە کورتی چکە دەرفەتمان کەمە تەڵەن تەلەڤیزیۆنەکەشت کەسکە لە مۆبایلەکەەوە گوێم بۆ بگرە ڕێزمانی دۆڵەمەند بەڕاستی گرنگیە فرەشپەنە نەدریان دەمەوێت بزانم بۆچی تۆ باوەڕ وایە بۆچی حکوومەت موچە دابش ناکە ئایا پارەی لە بەردەستانیە داهات نییە یاخۆت ئەمدەن وا دەکات لەو خەڵکە کاک فریات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک فریات لە ناحیەی سیروانەوە ئەچمە سلێمانی لای خاتوو مەریەم سڵاوی خوا لێبێت ڕات لەسەر دوانگەی خەڵک چۆنەوەی کە دەپرسی لای خوا لەتۆ مامەستاجیان سەلام عەلەیکم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا دایکجان دەمەوێت بزانم بەڕای جەنابەت بۆچی حکوومەت هێرێمی کوردستان موچە دابەش ناکات پارەی نییە ئەوەندە داهاتێک کە دابەشیەکەیە عەمدەن واکات عەمدەن واکە بە قوربان دامن ئەوڵامایش بخۆم چونکە هەموو شتێ خۆی دیار و ئاشکرایە کە خەڵکەکە لە مناڵێکی کچووکیش بپرسە تەرانە نازانی وای لێ هاتوو مناڵە سکوڵەکانیشمان فێر بووە بەوەی کە بە هەوەز بەینە هەموو شتێ هەیە ئەسڵ ئەساسی نییە و ئایناتی وڵاتمان زۆرە لەبەر دزی و فزی ئەو کەسانەی کەڵێ لە سا پەنجای وەڵا خۆ لە دەستیانە دیارە ئەو کەسەی کەڵێ لە سا پەنجا بڕۆ خۆی لە معاشێکی زیان هەبێ حەسەن هەیە ناوانە کەوا بە سەرۆک بەرزانیا هەڵێن وڵاهی زۆر بەداخەوە چونکە لەسیان خۆتی بینیم خەڵکە ئەوانە بوون بەپایە و تەنەهای و ئەوانە بوون بەپایە و پۆڵەکەیوانە کە ڕایگیران لەناو بەرگی ئیشتە ناکرن ئیشەڵا ناحەسێنەوە ڕاز ناکەن ماڵ ماچی میلەتیان خواردووە یعنی دەرگانیشتن ئەنە فەردوو خاکە نازەکەمان لێ هاتووە و ئەگەرم خەڵکە تا وەک ئێستا ئاوا دانیشێ و بێدەنگ بێ بە ئیسلاحەت قسە نەکا لەوە خراپتربان لێت بەس خەڵکەکە خەتایەتی زۆر دەستخۆشیتان لێ یەکەم ئەسڵ ئەساسی نییە ئەتوانێت بە زیاد باوەشی بە لەبەر بدیوارە دزی و فزی و گەندەڵەکانی خۆیان ئەوە بۆیان چۆتە سەر و خەڵکی داماغ و دەستیانە و کەس قسە ناکە و چوار بەرزایەتە جواب و یەکیان خۆم ئێمە سەرجادە مەناعەتم لێ بکوژرێم بە خۆم و باڵ و مناڵمەوە نەجاتمان بێت لە دەزەم گەندەڵکارانە لە دەزەم دزانە بە تایبەتی ئەوانەی سەرەوە زۆر بەداخەوە زۆر گنەی بێژنەیەکێتی کە دانیشتو ئەکات و لە حیزبەکانی تر و تایبەتی یەکێتی هەوڵ عارەزەکەن ئەسەمینا ئەوەی پارتی جێمانەکە کەس پێی ناکەن زۆر بەداخەوە کە خەڵک مەناعەتم لێ با بکوژرێن چییە با یەکجار خەڵک بکوژرێن هەموو ڕۆژێکمان مردیەکە زۆر سپاس بۆ تۆ خاتوو مەریەم من دەمەوێت زیادەیەک بۆ ڕاکەی جەنابەت طبعاً ئەوەشی کە ناڕازی بێ لەسەر دابەشنەکردنی موچە بۆ نمونە مامۆستایان ئەگەر سێ مانگ دەچنەوە هۆڵەکانی خوێندن لە سنووری سەوزا کە ئەمە ئێستا بووەتە سیمایەک بە ناوی ئازادیەوە دەیفرۆشنەوە پێمان بەڵکو ئەمە وانە لەبەرەوەی کە ئەگەر مامۆستا بایکۆت بکە هیچ یەک لەوانەی کە ئیشیان بە داهاتی وڵات هەیە زەرر ناکەن لەبەرەوەی مامۆستا داهات پەیان ناکە بەڵام سیر کە کاتێک کە پۆلیسی هاتوچۆ بایکۆت دەکات چۆن بە فشار بە هێزی ئەمنی بە شاق بەمانە
هەمویان بردنەوە سەرکار و کاریان پێکردن بۆی لەبەرەوەی کە مرور یا با بڵێن پۆلیسی هاتوچۆ داهاتی هەیە واگەر بێت ئەمانە بایکۆت بکەن ئەو دیارە بەرپرسان یا خۆت حکوومەت زەرەرەکە لەبەرەوەی ئەو کاتە فشارەکان و بایکۆتەکان کاریگەریان دەبێت کە ئەو فەرمانگەیانەی کە داهاتیان هەیە بۆ حکوومەت یاخۆت ئەوانەی کە پارە کۆ دەکەنەوە بۆ حکوومەت ئەو شوێنانە دەبێت بایکۆتکەن و کات ئەتوانین بڵێن ناڕزایەکانمان کاریگەریان هەیە لە سلێمانی بە یاخۆت لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت مەریەمخان کاک سعدوڵڵا لە چوارقورنەوە کاک سعدوڵڵا سڵاوی خوا لێبێت. کاک السلام علیکم. عليكم السلام ورحمة الله. كاك صلى الله تور رات لسر تور يمشوا عن شيء لو يكا خلق براستي كنال كتان براستي دقاي رجو سباسا كبرنامج هاتو شجع كان دفاع خوش بي سباسا بدأ كل كم في أمريكا بوري براستي أنا خم كتان زور مشغولا أصلا كاري بهاولاتهم كان جزء في كان كبرنامج كتان مروجينيا بوري يكشم تسوار شما في ما يتاخذ ذكره كان خوش والله حكمه بۆچی دابش ناکرا وڵایی ئەوە دەبێت ڕوبەڕۆی حکومەت بینێ داخۆ حکومەت بۆچی دەبۆی تارێک یا ساعاتی نەوتی نێداهاتی خاڵە سوورەکان نیە بەڕاستی بەداخەوە حکومەتێکی ئەوەندە گەندەڵ و پاشمانانی وایە باسی حکومەت دیار نەکەم حکومەت بەڕاستی ئەوەندە خۆی ناشیرین کردووە یعنی هاوڵاتی متمانەی بۆ حکومەتە نەما حکومەتە یعنی وایە خەڵک خۆزگە دەخوازی بە سەدام حوسێنی یعنی حکومەتێک كخوي بسروشي رقمت زاني رقمت شيء مقبائي رقمت شيء فاشل وزاكوتو جندل وكابينة شيء حتى بري جندل ماني بوجع بغدا فاري دنيري دابشي ناكا نوت فاري برجني دنيا دكا فاري نيا نازانم جمعي بعقلي خلق دكا براستي يعني خوي دبي او برنامج او حالتان او دنجة ناراضي روبرو سروشي رقمت كنوا برلمان معناه برلمان شيء مقبايا برلمان شيء حزبية حكومت بسري دازالا براستي كان زلنا زلنا ستة لمراي براستي بەداخەوە پەرلەمانتارەکان وەکو شخصیش تۆ سیر کە ئێستا ئەو هەڵمەتەی کە دەستیان کردووە بە کۆکردنەوەی واژۆ بۆەوەی کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بانگەشت بکەن لەسەر ئەم شێوازە دابشکردنەی موچە لەوەی کە 45 ڕۆژەوە تا تێ پەڕێشتا بە سەتایە 21 لێبڕینیشەوە موچە دابش نەکراوە بەڵام بەداخەوە پێویستیان بە یەک واژۆ هەیە تا ئێستا پەرلەمانتارێک نهاتووە کە بتوانێت نیسابی یاسایی کۆکردنەوەی یاداشتا بەیانی تەواو بکە بۆی کە بتوان نەمانگەشتە بکەن لە بەرەوەی کە فشارە حزبیەکان زیاترن لەوەی کە پەرلەمانتاران بتوانن لە پێناو بەرژەوەندی خەڵکە هەوڵەکانیان بدەن. جان جان خۆش بدۆستان بەڕاستی خۆی پێدایە ناویان بڵێ دەست بۆ هیچ کەسێک ڕاستی دوو حزبی دەسەڵاتدار لە هەرێم هەنا خۆهەدانی ئەو وڵاتیان خۆڕە کردوە لە ڕووی هەموو ئاپوری و داهات و بەڕاستی موچەیە بەڵانی گەمەی بە عەقڵی خەڵک دەکەن يعني هيك أو خلق كان وقو يعني أو خلق يعني لكن لا هيد نبي روجانا بديان ذا بدي أحزاب ذا برنامج راسه وكان لتلفزيون كان رحنا له حكومتي دجيجة براسي حكومتي شيء براسي بيباك يعني كرة لا يعني شوية خلق نادر براسي يعني بتايبتي أو حزبي بالصلاة بينا كباس يعني يعني بفهم تيدقن أجر صوتك أخلو هوش بيجان هذا داخل أو خلقت شيء على فرح كده الرجل كهرباء مانيا هاوينا كهرباء نيا دستانا نوتي نيا راسي يعني حكومتي يعني حتى رخني بيقولي كما بلا نازل حكومتي بونا غوري نحن ولات حكومتي غوري ك ولات في برنا سكه اولاتي في ناجي اللي دزك هذا شو براسي يعني حتى سنه كان خلق لها بزاره سپاس بۆ تۆش کاک ساڵڵا لە چوارخورنەوە دێمەوە سلێمانی کاک جەمالم لەگەڵ کاک جەمال سڵاوی خوا لێبێت ئەمی ڕای جەنابیش لەسەر ئەم تەوەرەی ئەم بەرنامەیەمان بزانم بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابش ناکاوە تا 45 ڕۆژتەیە پەڕێت تا ئێستا موچەی بە 121کەشەوە دابش نەکردووە لە کاتێکدا بەڵێنی ئەم کابینەیەوەیە کە 30 ڕۆژ جارێک موچە دابش بکات. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك جمال. زمان لين بويا مو دفرات كان تلفنا دفتي برنامج كله كم بدو فستازوا في مباشر نيش المقول جماعتي لا خدمتها حكومة بوشي حكومة بالله هذه من عقيدة من الفنشي زور حساسة من حكومة ياريمي كردستان زوني صلب السبع يعني إن شاء الله أخوة منه بنك موليتي غمر في الصريب لا كل جزء
بینی ئەو سێدەسەڵاتە گۆڕانێکێتی پارتی بزانە پارە و دۆلار چۆن ئەکرێتە بازار، بزانە بیکێتی و ڕستاق و جۆستە چەند پاراکە، بزانە هەموو پێشمەرگەیە کە ئێستا ئەوە ئەو سیروانە کە وستی ئەو کاک سیروانە ڕێکەمەیە بووی ئەڵێ تەمەنم 12 ساڵ بۆ مامۆستا هیوادارم خەڵک فێرێن بێت 12 ساڵ ئاڕاز بووی تۆ معجزەکانی عیسا موسا بووی لە 12 ساڵێک کوا پێشمەرگاتی کرا مامۆستاجە ئەمانە هیوادارم هەر دەسەڵاتیان وۆن تەلەفۆن دەنیان قسە بکەن لە 12 ساڵەیە کە دێت و ساعات و چارەکێ بەسەر مەسرور و ئەمن دێتە هەڵەیە ئەی بە ئەمانە بۆ ئەوەی خەڵک بزانێ وەڵڵا وبیلا وتەڵڵا من لە سوێنەکەم ئاگاری هەموو شتەکانم بەیانی ئینشەڵڵا ئەگەر شەڕی براکوتی دروست بێتەوە تێقۆڵی ئەم حکوومەتە دەسەڵاتی هەیە هەموو ڕۆژە 1 ملیۆن دۆلار بەس بابە تەقەمەنی نمونەشمە مامۆستا من کاتی خۆی شەڕی پارتیوێکێتی لەخوا بەجابێ لێپرسایی بەشێ لە تەقەمەنی پیشەکێ بە 100 دینار بوو 100 دیناری ئەو کورد بە هەمی ژێم لێبێ بە حیزبەکەی خۆشمەوە بە سەرفم بە گونێ و بە تەنەکە و بە گاڵەن بۆمانە هاتوو دابەشمانە کرد و کفتە و هێلکە و پاکەت و نازانتی و هەمیمانەران بۆ جەبە لەبەرەی سەری باشە کاک جەمال بامیش پرسیارێ لە جەنابەت بکەم لەسەر ڕاکەی کاک سیروان لە سلێمانی کە قسەی کرد دەکرێت تەمەنێک پێشمەرگایەتیتان کردووە ڕەنگە لە زۆر بابەتی ژیانە بوو بن لە خۆشگوزەرانی بوو بن ڕاستی ئێستا ڕەنگە پلەیەکی خانوشینی یاخود پلەیەکی سەربازیتان هەبێ بەڵام ئایا دەکرێت لە داخی بەغدایە تۆبی ڕازیبی بە 121 موچەکەت بە 150 موچەکەت بەس بۆ مەرجەی 30 ڕۆژجارێک وەرگری لە کاتێک ئاوەش بەڵێنی حکوومەتەکەمانەوە 45 ڕۆژ هێشتا 121 لێبڕینیشەوە موچی دابەش نەکردووە مامۆستا من عەرزم کردی پارە هەیە ئەگەر بۆ سەڵی براکوتی لە پارایە عەفو ساڵی مامۆستا بەڵە فەرموو مامۆستا گیان پارەکەیە من نزیکم لە دەسەڵاتەوە پارەکەیە تەوجیهی ناکەن ئەو کتێ بنەماڵەیە کاکە لە پێشا بنەماڵەی سەر و گۆڕان کاکە درۆتن هەمیان درۆتن کاکەمانە خۆی گەور لێ قوڵاکە کاتی خۆی عومەر کوڕی عەبدولعەزیز دوای چوار خەلیفەکە بوو خێزانەکەی بان کرد وتی وەرە تۆ چەنە سەرۆکی ئاڵتونەوە وتی باری حسێ کەرێسیە وتی ئەتێ لەگەڵ مالی بوو وتی بەڵێ وتی بێ هەموو سەوتی باڵخۆ من لە قوڕیش بووە وتی لە تۆ تەڵاقێم تۆم ناوێتەوە قورعانەوە تۆ لە من فەرق ئەوەی من لە قورعانە زانی کاکەجان تا قەنعەتی کرد سەرۆتەکەیەنە زمانی عومەر کوڕی عەبدولعەزیز کەس لە مەکە و مەدینە و شامە هینی پێ ناکرا زەکاتی وەرناکرد باشە کاک جەمال ئێستا ئێمە ئەم داهاتە ئێمە کە تۆ ئەڵێی هەیە لەکوێیە بۆ نایهێنەوە بۆ نایدەنان خەڵکە ژینا وەڵڵا وەبیلا وەتەڵڵای بارین بەڕەدی کتێم پێشێتی گۆڕان عەفو گۆڕان یەکێتی پارتی هەیەە هەتا 40 ساڵیکە موچێ خەڵک بن نایەن خەڵک مستاقە ئەوەیە کاک سیروان ئەڵێ بە 2 ساڵی پێشمەرگە بوو کاکەمە چۆنە بێ تا ماچەکەم ڕێزەمەیە زۆر سپاس بۆ وتەکانت کاک جەمال ئیتالیەکەم سەر مێسانن سەری دیسەران سەری تۆ مێسان لە خزمەتتان کاک جەمال داوای لێبر نەکەن خاڵمان بورێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لە هەولێرەوە کاکجوام لەگەڵایە کاکجوان سڵاوی خوار لێبێت کاگیوا گیان دەنگی تەلەڤیزیۆنەکەت بە کاملی کەسکە لە مۆبایلەکەەوە گوێ بۆ من بگرە السلام عليكم مامۆستا عەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاه باشی مامۆستای بەڕێز زۆر سپاس کاگیوا گیان مامۆستا دەنگەکەتان خراپ دێتن کاگیوا تەلەڤیزیۆنەکەت بە کاملی کەسکە سەوتی مێڵە لە مۆبایلەکەەوە گوێ لە من بگرە مامۆستا گیان کاکە پارە گەلک زۆرە بەخوای پارە زۆرە وەڵی دابەشی ناکەن کاکە ئەوانە هەر جێکی دەچی پارەیە بۆچی دابەشی ناکەن بۆچی دابەشی ناکەن مامۆستا بەش ناکە برام ئەو هەریەکە و لە لای خۆی یەک 100,000 حرەسی هەیە ئەو 100,000 شورتەی پۆلیسی هەیە ئەو 100,000 حیمایی هەیە بەش ناکە کاکە ئاتوو بڕۆ ئەو بنەماڵانە هەریەکە و بە 100,000 ملیۆن دۆلاریان دێ مانگانە بەش خۆیان ناکە هەتە بە خۆشیان هەبن هەتە بنەماڵی خۆیان هەبیتن ئەو جە دێنە سەر ملەتی کە پارەکەش بەشی نەکرد مەجبورن 121 لەوی دەبڕن ملەتەکەس قسەی ناکە کوو بڕۆن دەرێت تاوە ئەو دەرێت تەواوە خەرە قسەی ناکاتن ئەوە دەستە سەرێ
زۆر باشە کاگیوە ئێستا باوەڕت وایە بۆچی دابەشی ناکەن ینی ئەیانەوێ خەڵک چی لە خەڵکن خۆ بەم شێوازە دەبینی خەڵک تووڕێیە ڕقی لەوان دەبێتەوە چی هەیە حکومڕان بێت و حەزکە خەڵ ڕقی لێبێت کەواتە من لە پێناو چیاواکەن مامۆستا ئەوانە منەتیان بە خەڵک نییە منەتیان بە خەڵک نییە ئەوانە دکتاتۆرن وڵاتی تکیان لە پشتە وڵاتی گەوریان لە پشتە ئەوەیان دەوێتە خەڵک برسی بیتن یعنی بەس چاوەڕێی خوای دەکەی شتەشکاگەنا کەس هیچ پێ ناکرێ بەرامبەرەوانە هەتا خوای گەورە زاڵمە چیلەوانە زاڵمتر لیان دەدا ئەجە تەفر تو نادەبن دەست لە وڵاتان و ئاخیری هەر ئەو های لێدێ بەس کەنجینا دەبی چاوەڕێی وەختەکەی بکەین ئەگەنە هەموو شوێنێک پارێ ئەتەمشە سەیری وەزارەتی شارەوانی هاتوو چۆ ئەو هەموو پار ئەو هەموو داهاتە ئیزەڕیبەی ئێچێوە دەچی بەخوای مەعاش پێ دەدرێتن کاکە ئەتوو وەرە بەس سەیری داهاتی ناوخۆی بکە هەر ڕۆژێک 100 میلیۆن دینار خڕ دەبێتەوە بەس لە وەزارەتی ئی ناوەخۆی باشە زۆر باشە کاگیوە سپاس بۆ پەیوەندیەکەت کە لەگەڵمانەوەی سپاس بۆ ڕاکانتان دیارە دێمەوە سەر هەندێک کۆمنت دەخوێنمەوە هێرش محەممەد دەڵێت حکوومەت باکی بە خەڵک نییە ئەزانێ دوای 50 ڕۆژیش موچە بدات خەڵک هەر ڕازیە کاوەتا کۆمنتەکەی دەقاو دەڕاستەکە شۆڕش کوردستانی دەڵێ کێشەکە خەڵکە لە 6 میلیۆن دانیشتوان لە کوردستان هەمووی 10,000 کەس نایەتە سەر شەقام ئەو دەڵێتدا بەخوا من دەڵێم کاک شۆڕش هزاریش جاری وایە نایەتە سەر شەقام نەک 10,000 سەردارفرا دەڵێت چونکە متمانەی بەمانەوەی خۆی نییە هەر خەریکی دۆلار خەزنکردنن یوسف ناوگردانی دەنووسێت لە کۆمێن نووسین هەمومان نازین بەڵام کاتێ دێتە سەر خۆپشاندان هەمومان لە دوورەوە سیر دەکەین ڕسوڵ عەباس دەنووسێت دزەکان گیرفانیان پڕ نەبووە بۆیە موچە دابەش ناکرێت کازم عەلی دەڵێت چونکە ترسی نییە و خۆشی بێویژدانە و سکی تێرە ترسی نییە مەبەستی لە خەڵک ترسی نییە شاخوان محەممەد دەڵێ بەهۆی دزی و گەندەڵیەوە دابەشی ناکات ماوەسا محەممەد دەڵێ مەسوولەکان ئەو کاتەش بوون چاویان لە دەستی گوند نشینەکان بوون ئێستا چاویان لە دەستی بەغدایە فرسەت عزیز دەڵێ لە بەروی خەڵک بێهەڵوەستە و بێدەنگە بۆیە موچە دابەش ناکات پەیوەندیەکی ترم لەگەڵایە لە قەزای شارە زوورەوە خاتونە مام سڵاوی خوا لێبێت فەرموو و ڕای خۆت لەسەر تەوەری دوانگە بڵێ هەموو کاتێکت باشتر بۆ تۆ وەڵامی چارەسەرکردنی موچە بەدەستی حکوومەت نیست ئێستا لە خەڵکە ئەگەر خەڵک خۆی وەزعەکە قبوڵەکات حکوومەت ناتوانێت یعنی بەسەر خەڵکەکەیان زۆڵ بێت و ئەم هەموو ئیشی کارە ئەم هەموو زومە لە خەڵک بکات بەیانی دەستێمانیان 100,000 کەس بێتە سەر جادە بزانە حکوومەت چی دێکرێت ئەم هەموو مامۆستایە هەیە دەستێمانیان چەڵ مامۆستاتۆ بێتەوە 4 ڕۆژ ڕایپەتەکات و بەلە فابریکێکی موچە ڕازیەکات و هەموویەکێتەوە ماڵەوە هەموو فەرمانبەر و گرێدەست و خانە نشینە هەیە بۆ چی قبوڵەکەن بەڕای من خەتا سەرەکی لە خەڵکەوەیە نەک حکوومەت هیچ دۆخۆزی خەڵکەکەی نییە و باکی بە خەڵکی خۆی نییە و بیری دنیا قیامەتی خۆیان وەکو بیری قیامەتیان لێدا بینی دنیا خەڵکیان هەیە یعنی خەڵک ساڵ ڕێکێکچوبەرەی نەخۆشی و کۆرۆنا و یعنی ئەو پارەی لەم کەسێ پارەی گومرگ و خاڵی سنووری و داهاتی ناوخۆی هەمووی ئەگرێت یعنی لە هەموو پارێت چی لێ زەشتیان ناکات باشە خاتونە مام باوەڕت وایە با من پرسیارێکی لێ بکەم باوەڕت وایە ئەگەر خەڵک بەجواب بێت لە مافی خۆی کە ئێستا سەرەکیترینیان موچەیە حکوومەتیش بەم شێوازە مامەڵە لەگەڵ خەڵکان ناکات لەوەی کە موچەکانی بە پاشەکەوت و بە بڕین و بە 40 ڕۆژ و 50 ڕۆژ جارێک موچە دابەش بکات خاتونە مام بەڵێ ئەگەر خەڵک هەڵوێستی هەبێت بەجواب بێت لەسەر مافی خۆی حکوومەت بەم شێوازە مامەڵە دەکات بە باوەڕی تۆ نەوەڵا حکوومەت ئەگەر خەڵک ئەم ڕۆژعقوڵەکان خەڵکی حکوومەتیش بەردێت و ڕێی خەڵک ناردێت بەیانی با خۆپیشاندانێک بسێەوە لە 100,000 کەس بەس لە سلێمانیە 10,000 کەس هیچ لە هەولێر ئەبزانم حکوومەتە چی بێت یەک خۆپیشاندانێک بسیرا لە زاخۆ لە هەولێرە یەکسەر حکوومەت موچی کرد و ترسا یعنی ئەم خەڵکە تاقیە ترسی و تاقیە غیرەتیەوەی نایگرێت هاوی لەمانە لە سەداڵم تر بن بۆچی خەڵک سەداڵێوەخان بۆچی ناتوانێ ئەمانە بستن هەر چۆن کەسێکی تر بێ هەر لەمانە خراپترە بەڵام یعنی ناکرێت خەڵکەکە مەظاهرە قبوڵکات تا بێ قبوڵێتە 30 ساڵە خەڵکە بە نەبوونی وەدامای ڕایکێشە تا بێ قبوڵێتە زۆر باشە سپاس بۆ ڕاو تێچوونەکەت نەمامخان لە شارە زوورەوە لەگەڵمانەبووی باوکی عەبدوڵڵا لە پێنجوێنەوە باوکی عەبدوڵڵا سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش کاکە جەنابیان سڵاوی خوای گەورە لێبێ سڵاوی خوای گەورە لە تۆش بێت کاک عەبدوڵڵا ڕای جەناب دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس زۆر سپاس
کارجلاگیان لەسەر ئەو تەوەرەکەی جەناب بەڕاستی تەوەرێکی جوان هەڵبژاردووە لە ڕاستیە ئەوەی کە لەم وڵاتی ئێمە ئەگوزارێت لە هیچ وڵاتێکی دواکەوتووی دنیادا شتیوانیە بڵێ وەڵام و چێ بە پێیدا هات ئەگەر هەبوو دابەشێکە مەسەلەن ئەگەر بێت و ئێمە چاڵڕێی وڵاتێکی بەشێکی کردی شوێنی کردی پاسبووی کە موچە بدا بە فەرمانبەرەکانی لە ڕاستیە کارجەلاج فەرمانبەری ئێمە بە هیرا کاتووە فەرمانبەری ئێمە زۆر ماندووە فەرمانبەری ئێمە بەڕاستی حد وەکو زۆمی لێ دەکرێت ئەنی فەرمانبەرێکە کە تەمەنی 50 بۆ 60 ساڵ بێ ئێستا فەقیرە چی بکە یعنی چی شوکارێکە ئەوە موچەکەیەتی چکە فەرمانبەرێک بەڕاستی کە 40-50 ساڵ خزمەت هەیە تەنها داهاتی موچەکەیە ئەوەش حاڵی موچەکە بێ ینی ئە فەرمانبەرە هەژارەت چی بکە بۆ ئەوی کەوا ینی بژێوی مناڵەکانی بەڕاستی ینی بژێوی مناڵەکانی دابین بکە لە ڕاستیە ئەمە تاوانێکی زوڵمێکی گەورەیە لە فەرمانبەرانی کوردستان دەکرێت یعنی با ئەو بەرپرسیانەی کوردستان دێن لە شوێنی مامۆستایەکە لە شوێنی فەرمانبەرێکە خوان بێن لەو ژانەیە بن یعنی بە دوو مانگجارێک بۆ شێوازە بۆ شێوازی لێبڕینە هەمووسیان بدرێتێ یاخۆ لە 2014 ئەم شێوازی پاشەکەوتەکە هەیە یعنی فەرمانبەرانی کوردستان زۆر ماندوون زۆر هیلاک بوون یعنی بەڕاستی لە ژیانێکی زۆر خلافان یعنی بەڕاستی ئەمە کارەساتە لە وڵاتی ئێمە شتیوانیە لە کارڵاتێکە زۆر دواکەوتووە یعنی شتیوار و نادا کاکە دەلاجیان سەیرەکە یعنی وڵاتێکی وەکو کوردستانی ئێمە ڕۆژانە چەند سەد هەزار بەرمیل دۆشێ ئەم هەموو داهاتی ناخۆیەت هەبێ ئەو هەموو سنووری مەرزەکانت هەبێ ئەو هەموو داهاتی کانت هەبێ یعنی پارەی وڵاتانە بۆ بێ یعنی چۆن دەژانی فەرمانبەرەکان ئا بۆ شێواز زۆر باشە کاک باوکی عەبدوڵڵا لە پێنجێنەوە سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە کۆیە لای مامجەوهەر سڵاوی خوا لێبێت دەمەوێت ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگەی خەڵک بزانم بۆچی حکوومەت هێرێمی کوردستان موچە دابەش ناکات ملەتە بۆ خۆی لەرەم ملەتێ بۆ خۆی قەومی خۆخۆر بێ یاری ئاغاسی سیاسیشی ئەو بێ بۆ لەستەنانێ لەبەر دەرگەی بێ لێ گەرە خدا دەگا هەروا بێ بۆ خۆشی خۆشە لە ژیان بکات ملەتە تەدبیری بۆ بکە تەدبیر بۆ بکوژی جاسوسی بۆ بکە لەبەر دەرکێ رابوەستی تاوانی بۆ بکە ناقاتە پێ خۆی حراسەتیشی لێ بدری لەبەر کێکێکێنێش قبوڵ بکە زکاتی دەرجانش رەقسی لۆرەکاو لە سیدەندەکەسی پێدەدا بە ئەمبارت بەوانە بە هەمووی جێم لە ئەمبار بەدەی بۆ حکومەتە عەیدیە ئایا خەتای کێیە خەتای دژنەماڵەیە خەتای کەسی بە حیزبەکانە ئەو منەتە خۆ قبوڵی ئەو وەزعیتی دێن سەجادەی داوای بژێرن جانی لێ دەکەی سەدان سەجداری بنچەکە دێ بەرامبەری سەکر بەرامبەر هەردەگری ئەولاد دەفتە جاسوس سيدك فلان انسان مثل حد يتبدل شيء فتاكيا بنمارس طالباني باغاني دي بنمارس فلان دي تبدل شيء بقري فاز بالله سميد حكومة خلاف هذه حكومة خلاف ما جابنا او خلق جلسة السردادي دفاع لما المدار وصار بدل تكابو ما جابنا ملة السوداني سمل بخوفي هم قال السوداني لا سنة ملة السوداني ولا بخوف جاب سوا أنا أوهم أن تأشياء هم البشر مليون دينار تقاعدا كذا كاسية كذا كاسية كذا ها فما مريض ما فقر ما جلس خطأي لغيري ربي أهل يزيد كمان دامان وهتي وهزاران ومرجع وين وخاص القرآن وخاص ملائكة أرض أسمان وخاص القرآن الكيلوس وخاص خضر الزنجير السوريان أولي فعليكم من ظلزا ما نبتا خوايا أوان بدأ أوان قدم فصالي خوايا أهل زي هتي وهزار كمان دامو فرمان بران وخانا مسينو أو من لك السلطة من عرف المدكان وأسائل أو عليه لكن دانا كان ولا لقوة خانتان احتاج البنانسي الله أمين وأنا بدأ بالصدام الغرب خوايا بدأ عبد السلام عجب لنا أساري بالسلم خوايا يثبت جاكي تاعونا في السلم وأنا ما كان خويا عند الكون لا يكتب
وسيتنا خلق سنايا تلقي سورة وقت صمدي أو من تقول بصريان لك أجل أو من الزوق الخلافة الله آمن ساعة ولا سنوات خوايا يجلب على خواجة الرسي بس أنا كورونا السيستم يبرئ أو من التهندة إيسا إنت أجل أن يحسب الوقت الدام باسا أي جيوز الروز يبلا تقول روز الروز يبقى بيستجيبه أولا كده أو الصوابي هل تيسر كده يبلا عليك لا إذا يستلقي لا صلاح الدين الجهمية لما تبدأ ذلك لا قرآن الشيخ جهل فيه التبخل بالإحسان الاستنباد بالتابع الحميرة أجل ضرر الجاني عن هنا جانا نعبدك أجل الجاني الثانية رد خوايا بدأت كبرنا معنا خوايا طولي كان دائما يذكر جاني بصير سوا هل أهل الجاني مثل فصحة زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت مام جۆهر لە کوێیەوە سپاس بۆی کە لەگەڵمانەوەی کاکبووەکان لە سلێمانی و لەگەڵمانایە کاکبووەکان دوایین پەیوەندی جەنابی دەمەوێت ڕای جەنابن لەسەر ئەوە بزانم بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچە دابەش ناکە ئایا پارەی نییە یا خۆت ئەمە پیلانی خۆیەتی و بەعام دوا دەکات وا مامەڵە لەگەڵ خەڵک و موچە خۆرانە دەکات کاتە گیان ئەم کاتت باشراکەم ئەمە کاتێکت باشتر بۆ توش دەخۆشی بەنامەکە لە یەکەم زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی جوانی سوهەڵ بژار و سپاس دەکەم لە خزمەتان بنسبة دابەشنەکردنی موچەوە کاکە حکوومەتی هەرێم ئەم پارەیە ئەدزێت ئەنا بەخاس 400 ملیاردی دینار ئەیکوانێ ئەم موچەیە ئەیکوانێ ئەم پارەیە حکوومەتی هەرێم تەنها پیشەی ئەوەیە پارە بزێتەوە بۆ گیرفانسەکردنی خۆی ئەنا حکوومەتی هەرێم ئەتوانێت هەر بە پارەیەوە موچەی سەمانبەران بدات داهاتی خاڵەسووریەکان ئیش بۆ خۆی بدزێت بەس بەڵام لەبەر ئەوە حکوومەت هۆکارەکەی ئەوەیە حکوومەت کە نایەوێت موچە دابەشکە لەگەڵ بیریستایە موچەی دابەشە کرد باشە زۆر باشە کاکبووەکان کەواتە باوەڕت وایە لەوەی کە بودجە هەیە یا پارە هەیە بەڵام دابەشی ناکات لەگەڵ خەڵکە بەم شێوازە خۆی عەمدەن مامەڵە دەکات کەواتە دەبێ مامەڵەی خەڵک چۆن بێ لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکاندا لە کاتێکا بەم شێوازە مامەڵیان لەگەڵا دەکرێەوە لە 2014 دەزانین قەیرانی دارایی هەیە پاشەکەوتی موچە خواردنی موچە بە کاملی بە 3 مانگ بەسەریەکەوە دوایی بوو بە ڕۆبع موچە کرایەوە و موچە 121 و ڕەنگە بشتێ بۆ 150 پیان ئاسایی بە گرنگەوەی ئەوان دەڵێن ئێمە پشت تەنها بە داهاتی حکوومەت دەبەستین لەو مانگە چەند داهاتی هەبێ بە پێ ڕێژەلی کەم دەرەکەین ئەوەن دەموچەوانەیە دابەشی بکەین کاکە گیان حکوومەتی هەرێم نایەوێت عنی نایەوێت موچە دابەش بکات تەنها لە هەوڵی ئەوەیە بۆ گیرفانسەکردنی خۆی ئەنا ئەتوانێت داهاتی خاڵەسووریەکان بۆ خۆی بزێت و باشە کاک بۆکان ئەم موچە بۆ خۆی خۆوە ینی چەندێکە خەریکی خواردن لەگەر قەرار بێ بۆ خۆیان بێ ئەم گیرفانە هەر پڕ نەبوو ئیتر ئەگەر پڕ وایە ئەوانیش وایان ناکرد ئەوان تەنها بۆ خۆیان هەوڵەیەن ئەنا تۆ حکوومەتی هەرێم ئەگەر حکوومەت وایە دەستی نەئەسوە قوتی موچەی خانەنشینێک ببڕێ یا قڕ موچەی کەم ئەندامێک ببڕێت باشە ئەڵوێستی خەڵ دەبێت چۆن بێت ئەدە ئیتر خەڵکیش لێیان قبوڵ نەکات چونکەم ئەم حکوومەتە بۆ بە زوحات حەسەن هەوڵەیان تێر ناخوات زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاکبووەکان لە سلێمانیەوە دەچمەوە دیارە هەندێک کۆمنتان بۆ دەخوێنمەوە و پەیوەندەکانمان کۆتایی پێهاتووە تایر سادق دەڵێت چونکە دەزانێت خەڵک ڕازین بە وەزع بۆیە حکوومەتیش موچە دابەش ناکات عەبدوڵڵا نیاز دەڵێ حکوومەتی هەرێم ڕیفراندۆم دەکات دەیەوێت لە عێراق جیابێتەوە ئێستا چاوەڕێی 320 میلیارەکە دەکات بەغدا بینێرێ باشە تۆ موچەی فەرمانبەرانت پێ نادرێ ئەی ڕیفراندۆمەکەت لە چی بوو شەهل ئەحمەد دەڵێ لەبەرەوەی میلەت بێدەنگ و قوبوڵی دەکات هەتا ئێمە ئاوا بێدەنگ بین لە ئاستمافی خۆمان حکوومەتی شەراوا بێباک دەبێت سەلمان مەجید دەڵێ لەبەرەوەی هیچ حسابێک بۆ میلەت ناکات و زۆر بێباکە لە میلەک زانا کەریم دەڵێ ئەم دەسەڵاتە چێژ لە ئازاردانی هاوڵاتیان دەبینێت دیارە بۆ چوونەکانی ئێوە هەم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکان و هەم لە ڕێی کۆمنتەکانتان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و پیجی پەیام زۆرینەتانە و ڕایە دەڵێن لەوەی کە ئەمەی حکوومەت بۆچی وا مامەڵە لەگەڵ خەڵکەکەیە دەکا سەرەتا باوەڕتان وایە کە زۆرینەتان موچە و داهات هەیە عەمدەن دابەشی ناکە دومیش باوەڕتان وایە کە هاوڵاتیان ڕازین بەم بارودۆخە بەم شێوازە مامەڵەی حکوومەت لەگەڵ هاوڵاتیان و موچەخۆراندا بۆیە حکوومەتیش بەم شێوازە ڕاهاتووە چونکە دەبینیمان لە ڕۆبع موچەوە بۆ نی و دوجار بەناوی کابینەی نوێم گەورەترین دروشمیەوە بوو کە پاشەکەوتی موچەی نێشتووە بەڵام دەبینین کە ئێستا مانگی نۆیە حکوومەتی عێراقی موچەی مانگی نۆ ئامادەکاری بۆەوە کە دابەشی بکە ئەو بەغدایی کە پێمان دەوت ئیفلاس ئێستا لە هەرێمی کوردستان کە ئەوان ئەزمونیان لە حکومڕانی ئێمە وەردەگرت
ئێستا هێشتا موچەی مانگی سێمان وەرنەگرتووە تەنها موچەی مانگی سێ دابەشکراوە وایش بە 121 لێ بڕینەوە ئێستا 45 ڕۆژ بەسەر موچەی آخر موچەیاتیە پەڕیوە هێشتا موچەی دیکە دابەش نەکراوە بۆیە پێویستە ئێمە هاوڵاتیان هوشیار بین و زۆری نەشتان ئەمە دەزانن کە ئەوە بێباکی حکوومەتکەوا مامەڵە دەکا خەتای خودی هاوڵاتیان خۆیەتی بۆیە دەبێ چاوکرانە وەک چاوکراوە بین بزانین چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتتا دەکەین چۆن مامەڵە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا دەکەین و بە تایبەتی لە هەڵبژارنەکانە ئەمڕۆمان بیر نەچێ بە دروشمی بریقەداریان نەخەڵەتین. ئازیزان و خۆشەویستان دوانگەی خەڵکیشمان پێشکەشکردن سپاس بۆ ڕاو بەشداریکردنەکانتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە.